وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. هەندێک بانگەشەی ئەوە دەکەن کە هاوسەرگیری نێوان خزمان کارێکی زیان بەخشە. دەتوانیت ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە؟ سەرەتا با چاوێک بەو نەخۆشیانەدا بجێڕین کە لە هاوسەرگیری نێوان دوو خزمەوە دێنە مەیدان. نەخۆشیە بۆ ماوەییەکان. ئەمە ناوێکە لەو نەخۆشیانە نراوە کە لە باوک و دایکەوە بۆ وەچەکانیان دەمێنێتەوە. نەخۆشیە بۆ ماوەییەکان لە منداڵی ئەو باوک و دایکانەدا زیاتر دەبیندرێت کە لە پلەیەکی خزمایەتی نزیکدان. بەراورد بەو باوک و دایکانەی کە خزم نین، یەکگرتنی دوو بۆ هێڵ کە هەڵگری هەمان نەخۆشین لە منداڵێکدا کە باوک و دایکی خزمن و دەچنەوە سەر هەمان باوان ئەگەری زیاترە. بۆ نمونە، یەکێک لە نەخۆشیێت دەگمەنە بۆ ماوەییەکان ئەلبینیزمە. ئەوانەی ئەم نەخۆشییان هەیە لە پێست و چاو و قژیاندا ڕەنگ نییە. کێشەی ئەم نەخۆشیە بە تەنها شێواندنی شێوە نییە، بەڵکو بۆ نمونە دەبێتە هۆی نابیناییش. مانەوەی سیفەت و تایبەتمەندیەکان لە ڕێی مادەیەکەوە دەبێت کە لە ژێر ناوی بۆ هێڵ کۆبوونەتەوە کە ئەمانیش بە هەمویان ترشی ناوچی DNA پێک دەهێنن. بۆ هێڵەکان هەڵگری ئەو زانیاریانن کە پێویستن بۆ ڕێخستنی گەشەکردنی ئەو گیانلەبەرە. هەندێک لە نەخۆشیەکان بۆ ماوەیین و کەمی یا خودنەبوونی یەکێک لە ئەنزیمەکان دەبێتە هۆی دروستبوونی نەخۆشیەکە. هەموو ڕووداوە زیندە کیمیاییەکانی جەستەی مرۆڤ لە ژێر کاریگەری ئەنزیمەکاندا ڕوودەدەن. هەموو پێکاتن و هەڵوەشانەوەکان بە گوێرەی زنجیرەیەک ڕوودەدەن. ئەمەواتە هیچ مادەیەک یەکسەر لەسەر دوایین شێوەی خۆی دروست نابێت، بەڵکو بە چەندین شێوەی دیکەدا دەڕوات تا دەگاتە کۆتا حاڵەتی خۆی. بۆ ئەوەی مادەیەک بگاتە کۆتا شێوەی خۆی، لە هەموو پلەیەکی گۆڕانیدا مادەیەک یان چەند مادەیەکی نوێی تێکەڵ دەکرێت یاخود لی دەردەهێنرێت. لە چەندین نەخۆشی وەک مەغۆلی و فینایلکیوتۆنیوریادا کە دەبنەوەی دواکەوتنی زیرەکی، ئەوە دۆزراوەتەوە کە نەبوون یاخود کەمی یەکێک لە ئەنزیمەکان دەبێتە هۆی نەخۆشیەکە. هەندێک لە نەخۆشیەکانی خوێن چەشنی سەلاسیمیا و سیکل سێڵ ئەنیمیا، هەروەها سیستینیۆریا و گەلاکتۆسیمیاش هەر نەخۆشی بۆ ماوەیی. پاشان ئاینی ئیسلام هانی خەڵکی نەداوە بۆ هاوسەرگیری نێوان خزمان، بەڵکو ڕێگەی بە هاوسەرگیری داوە لەگەڵ هەموو کەسێکی دەرەوەی ئەو سنوورەی کە خۆی دیاری کردووە. ئەو خزمانەی کە ئاینی ئیسلام خستونیەتە بازنەی سنووردارکردنەوە لە بابەتی هاوسەرگیریدا شتێکی گشتگیری وەهایە کە ناکرێت بە چاوێکی سووک تەماشا بکرێت. خۆ لە ڕاستیدا ئەو شتەی کە زیان بەخشە هاوسەرگیریەکە نییە، بەڵکو بوونی نەخۆشیەکەیە لە دایک و باوکەکەدا و یەکگرتن و دەرکەوتنیەتی لە وەچەکانیاندا. ئەگەر خێزانێک، خانەوادەیەک یاخود تیرە و عەشیرەتێک ئەم نەخۆشییان تێدا بێت و کەسێکی سەربەم خانەوادەیە لەگەڵ کەسێکی دیکەیاندا هاوسەرگیری بکات و هەردووکیشیان هەڵگری هەمان نەخۆشی بن، ئەو نەخۆشیە لە وەچەکانیاندا دەردەکەوێت. واتە لە منداڵەکە ئەو نەخۆشیەی بۆ دەمێنێتەوە کە لە دایک و باوکیاندا پێشتر بە شاراوەیی هەبووە. باشە ئەگەر هاوسەرگیریەکە لە نێوان دوو خزمدا نەبێت و باوک و دایکەکە یەکێکیان لە چین و ئەوی دیکەیان لە ماچینەوە هات بێت، بەڵام هەردووکیان هەڵگری نەخۆشیەکە بن، ئایا ئیدی ئەو نەخۆشیە لە وەچەکانیاندا دروست نابێت و دەرناکەوێت؟ سەبارەت بەو نەخۆشیەی کە لە قەدەری ئەو منداڵەدا هەیە، باوک و دایکەکە ئەگەر خزم یاخود بێگانە بن هیچ جیاوازیەک دروست ناکات. بەرمەبنای ئەمە ئەوەی کە کێشەکە دروست دەکات یەکگرتنی دوو کەسە کە هەردووکیان هەڵگری هەمان نەخۆشی بن، کە ئەمە دەبێتە هۆی ئەوەی نەخۆشیەکە بە شێوەیەکی تەواو لە منداڵەکەدا دەربکەوێت. هاوسەرگیری دوو کەسی وەها گرفتەکە دروست دەکات. مادام لە دەرەنجامی هاوسەرگیریکردنی دوو کەسی هەڵگری نەخۆشیەکەوە نەخۆشیەکە بۆ منداڵەکان دەگوازرێتەوە، دەبێت پزیشکەکان بە دوواداچوون بۆ ئەم حاڵەتە بکەن و ئەگەر نەخۆشی بەدی کرا لە دوو کەسدا ڕێگە بە هاوسەرگیریان نەدرێت. دەبێت هەروەک چۆن زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ هاوسەرگیری نێوان دوو کەسی سەر بە هەمان خێزان و عەشیرەت دەکرێت، ئاوەهاش بە وریاییەوە مامەڵە لەگەڵ هاوسەرگیری دوو کەسدا بکرێت کە ئەمیان لەم پەڕ و ئەویان لەو پەڕی دنیاوە هاتووە، چونکە پێدەچێت نەخۆشیێکی هاوبەش لە هەردووچیاندا هەبێت.
کەواتە ئەو دەرەنجامە ترسناکە لەمانیشدا هەرجەی باسە. بەرمەبنەی ئەمە سەنگەرگرتن لە بابەتی هاوسەرگیری نێوان خزمان هەڵبەتە باز لە بازنا ڕێگە پێدراوەکەیە ناحەقیە و لەلایەنی زانستیشەوە زۆر بە کەڵکی گریمانەچیەکانیش نایەت. جێیداخە کە هەندێک لە زانا دیندارەکانیش لە پەلەپەلیەکی وەک ئەوەی گریمانچیەکاندا بابەتەکە هەڵدەسەنجێن و ئەو تایبەتمەندیە تەواو پشتگوێ دەخەن کە بووەتە بنچینە بۆ ئەو بڕیارە پزیشکیە. هاوسەرگیری نێوان خزمان بۆ هەندێک نەخۆشی مەترسیەکی زیاترە و دەڵێن لە ڕاستیدا قورئان بە یەکجاری هاوسەرگیری نێوان خزمانی قەدەغە کردووە و بەمەش دژیەک دەکەونەوە لەگەڵ قورئانی پیرۆزدا. قورئانی پیرۆز لەم بوارەدا دەفەرموێت: ئەی پێغەمبەر، ئێمە ئەو هاوسەرانتمان بۆ خەڵات کردوویت کە مارەیت پێبەخشیون، ئەو ئافرەتانەش کە کەنیزەکی تۆن و لە جەنگدا بەدیل گیراون، هەروەها کچە مامەکانت، کچە پورەکانت، کچە خاڵەکانت، کچی ئەو پورانت کە کۆچیان کرد لە تەک تۆدا و هەر ئافرەتێکی بڕوادار کە ئەگەر ویستی خۆی پێشکەشی پێغەمبەر بکات و پێغەمبەریش ویستی مارەی بکات کە ئەمەیان تایبەتە بە تۆ نەک ئیمانداران. ئێمە ڕێوشوێنمان بۆ ئەوان واتە ئیمانداران ڕوون کردوێتەوە بەرامبەر هاوسەران و کەنیزەکانیان. ئەم ڕوونکردنەوەیە بۆ ئەوەیە کە هیچ دڵتەنجی و غەمباریەک ڕوت تێنەکات. هەمیشە و بەردەوام خوا بەخشەر و میهرەبانە. لە ژیانی ڕۆژانەدا نە پێغەمبەری سەردارمان صلی الله علیه وسلم نە هاوڵە بەڕێزەکانیشی هیچ گرفتێکیان لە هاوسەرگیری کردندا نەبینیوە لەگەڵ ئەو ئافرەتانەدا کە لە دەرەوەی ئەو چوارچێوەیە بوون کە بە ناوی مەحرەمات دیاری کرابوو ئەم شتە مباحەیان بەکارهێناوە. پێغەمبەری سەردارمان هاوسەرگیری لەگەڵ کچی پوری خۆی کردووە کە دەکاتە زەینەبی کچی جەحش و بە هەمان شێوە حەزرەتی عەلی هاوسەرگیری لەگەڵ حەزرەتی فاتیمەی کچی پێغەمبەر کردووە کە دەیکردە ئامۆزای خۆی. بەم شێوەیە سەدان کەسی دیکە لەگەڵ سەدان کەسی خزمی خۆیدا هاوسەرگیریان کردووە. پاشان ئایا بۆچی هاوسەرگیری لە نێوان نەوەکانی هۆزێکی تەندروستدا نەبێت؟ تەنانەت دەکرێت ئەمە سوودیشی هەبێت بۆ پاراستنی تەندروستی و ڕۆح و کەسایەتی و هەڵکەوتەی جەستەیی نەوەکانی ئەو هۆزە. لەسەر ئەم بابەتە خەڵکی داغستان بەنمونە دەهێنرێتەوە و دەگوترێت لە ئەنجامی هەستیاریان بەرامبەر ئەم بابەتە بەگشتی نەوەیان بە شێوەیەکی تەندروست تا ئەمڕۆکە گەیشتووە. دەتوانرێت بگوترێت ئەو خەڵکە خەڵکێکی تەندروست و چالاکن و بە یارمەتی و لوتف و تەقدیری خۆی گەورەش توانیویانە تەمەنێکی درێژتر بکەن. کەواتە ئەو شتەی کە گرفت دروست دەکات لە هاوسەرگیری نێر و مەیەکدا ئەو نەخۆشیانەیە کە قەدەری تاڵی هەندێک لە منداڵانە زیاتر لە پلەی دوور و نزیکی دوو کەسەکە پێکەوە. بە بڕوای من پێویستە لەسەر ئەم لایەنەی بابەتەکە بوەستین. ئەگەرنا ئەو قورئانە پیرۆزەی کە بچووکترین شتی بە سوودی نیشانی مرۆڤەکان داوە و فەرامۆشی نەکردووە و لەسەر بچووکترین زەرەر و زیانی بۆ نمونە خواردنەوە کحولیەکان وەستاوە و هەموانی لێ ئاگادار کردوێتەوە دەبووە کتێبێک کە شتە زۆر گرنگەکانی فەرامۆش کردووە و لەسەر شتە ناپێویست و نائاساییەکانیش زۆر وەستاوە. ئەمەش خۆی لە خۆیدا دژی ڕۆحی ئەو قورئانەیە کە لەلایەن گشت کەسێکەوە وەک پەرتووکی هاوسەنجەکان کیتاب الموازنە پەسەند کراوە. قورئانی پیرۆز پاش ئەوەی بە ئایەتی ئەم ئافرەتانە مارەکردنیان حرام کراوە لەسەرتان، دایکانتان، کچەکانتان، خوشکەکانتان، پورەکانتان، خوشتی باوک، پورەکانتان، خوشتی دایک، برازاتان، خوشکەزاتان، ئەو دایکانەی کە شیریان پێداون، خوشکە شیریەکانتان، دایکی هاوسەرتان، خەسوو، ئەو کچانەی لە پیاوێکی ترن و لای ئێوە دەژین و پەروەردە دەبن و لەو ژنانەتانن کە چوونەتە لایەن واتا زڕکستانن. خۆ ئەگەر نەچوونە لای دایکی ئەو جۆرە کچانە ئەوە هیچ گوناهتان لەسەر نییە، مارەیان بکەن. هەروەها حرامە هاوسەری ئەو کوڕانەتان مارە بکەن کە لە پشتی خۆتانن واتا بووکەکانتان. هەروەها حرامە دوو خوشتیش پێکەوە بکەنە هاوسەری خۆتان لە یەک کاتدا جگە لەوانەی کە ڕابوو. بەڕاستی خوا هەمیشە و بەردەوام بەخشەر و میهرەبانە. سنووری هاوسەرگیری قەدەغە کراوەکان دیاری دەکات. پاشان هەروەک لەسەرەوەش باسمان کرد
لە ئاەتی ژمارە 5 سوورەتی ئەلئەحزابدا دەفەرمێت ئەی پێغەمبەر ئێمە ئەو هاوسەرانتمان بۆ حەڵال کردوویت کە مارەیت پێبەخشیون ئەو ئافرەتانەش کە کەنیزەکی تۆن و لە جەنگدا بەدیل گیراون هەروەها کچە مامەکانت کچە پورەکانت کچە خاڵەکانت کچی ئەو پورانت کە کۆچیان کرد لە تەکتۆدا و هەر ئافرەتێکی بڕوادار کە ئەگەر ویستی خۆی پێشکەشی پێغەمبەر بکات و پێغەمبەریش ویستی مارەی بکات کە ئەمەیان تایبەتە بە تۆ نەک ئیمانداران ئێمە ڕێوشوێنمان بۆ ئەوان واتە ئیمانداران ڕوون کردوێتەوە بەرامبەر هاوسەران و کەنیزەکانیان ئەم ڕوونکردنەوەیە بۆ ئەوەیەکە هیچ دڵتەنجی و غەمباریەک ڕوت تێنەکات هەمیشە و بەردەوام خوا بەخشەر و میهرەبانە و بەمەش ڕێگە پێدرا و قەدەغەکراوەکان بە شێوەیەکی زۆر ڕوون نیشان دەدات و بواری تێکەڵکردن ناهێڵێتەوە لەگەڵ ئەمەدا مباحکردنی هاوسەرگیری لە چوارچێوەی ڕەچاوکردنی دەستورەکانی تەندروستی شتێکە و ناچارکردن و زۆرکردنیش لەم بابەتەدا شتێکی دیکەیە هاوسەرگیریکردن لەگەڵ هەموو کەسێکدا لە دەرەوەی ئەو سنوورەی کە دانراوە ڕێگە پێدراوە و هیچ بربەستێک نییە بەڵام هیچ گرفتێکیش نییە لە ڕێگریکردن لە هاوسەرگیریەک کە ئەگەر پاش لێکۆڵینەوە و بەدواداچوونە پزیشکیەکان دەرکەوت کێشەیەکیان هەیە تەنانەت ڕێگریکردن لەم هاوسەرگیریە شتێکی بەسوود و مرۆییشە هەرخوای گەورە زانایە بە باشترینی هەموو شتان